بەهۆی کەڵەکەبوونی گەندەڵی و دەرهاوێشتەکانی کۆڕۆنا دارمانی نرخی نەوت شارەزایانی ئابووری هۆشداری دەدەن کە ڕێکارەکانی دابەزاندنی بەهای دینار ڕێژەی هەژاری لە عێراق لە نێوان 40% بۆ 55% تا 70% بەرز دەبێتەوە. مەنارە عەبدولموتەڵیب ئەندامی لیژنەی خزمەتگوزاری پەرلەمان بۆچوونی شارەزایانی ئابووری پشتڕاست دەکاتەوە. بەرپرسیارەتی بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری لە عێراق دەخاتە ئاستۆی کازمی. ئەو ئەندامەی لیژنەی دارایی دەڵێ لە ڕابردوودا چەندین جار هۆشداریان بە سەرۆکی حکومەت داوە کە دەستکاری بەها دینار نەکا و داینە بەزێنێ، چونکە لێکەوتەی سەختی لەسەر چینێکی فراوانی کۆمەڵگا دەبێ و ڕێژەی هەژاری تاوەکو 60% بەرز دەکاتەوە. بە گوێرەی راپۆرتێکی ئاژانسی شەرق بلومبەرگ ڕێژەی هەژاری لە ناوچەکانی عێراق جیاوازە، بە جۆرێ لە پارێزگاکانی باشووری عێراق 4 هێندەی پارێزگاکانی هەرێمی کوردستانە و دانیشتوانەکەی بەدەست هەژاریەوە دەناڵێنن. لە راپۆرتی ئاژانسەکە هاتووە ڕێژەی هەژاری لە عێراق بەو شێوەیە: پارێزگاکانی هەرێمی کوردستان 11.9%، پارێزگاکانی ناوەڕاست 26%، پارێزگاکانی باشوور 39.6% و پارێزگاکانی باکوور 43.6%. بە گوێرەی توێژینەوەی کە ناوەندی توێژینەوەی استراتیژی لە واشنگتن لە 20 تشرینی یەکەمی ئەم ساڵ بڵاوی کردوێتەوە، پشتی بە چەند سەرچاوەیەکی زانستی عێراقی و نێودەوڵەتی بەستووە، چینی ناوەڕاست لە ساڵی 2007 60 دانیشتوانی عێراق پێک دەهێنا، بەڵام لە ساڵی 2020 گەیشتووەتە 30%. لە بەرامبەر چینی هەژاران و ئەوانەی لەژێر هەڕەشەی هێڵی هەژاریدان گەیشتووەتە 60%. لە توێژینەوەکەدا هاتووە سەرڕایەوەی ڕێژەی هەڵاوسان لە عێراق بە خێرایی لە بەرزبوونەوەیە، بەڵام ئاستی داهاتی تاچی عێراق بە ڕێژەی سەدا 22.5 بەزیوە. ئەمەش بەهۆی ئەوەی ئابووری عێراق بەگشتی ئابووریەکەی بەکاربەرە و پشتی بە هاوردە بەستووە، ئەو کاڵایانەی هەناردەی دەکات زۆر کەمترە بەرابەر بەوەی هاوردەی دەکات. ئەمەشی بە کارەساتێک ناوبردووە کە کاریگەری دەبێتە سەر دابەزاندنی بەهای دینار و کاردانەوە ڕاستەوخۆی لەسەر چینی ناوەڕاست دەبێت. بۆیە ڕاستەوخۆ دانیشتوانی عێراق بۆ دوو چینی دیار دابەش دەبن، ئەوانیش چینی هەژار و دەوڵەمەند. توێژینەوەکەش بۆ سەلماندنی ئەو بۆچوونەی پشتی بەوە بەستووە بەو زانیارانەی نزیکەی 75 بۆ 80 لە سەدی داهاتی خێزانی عێراق پشتی بە موچە و کرێ بەستووە.